لە درێژەی بانگەشەی هەڵبژاردن و سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی سەرۆکی لیستی 194 و ژمارەیەک لە کاندیدانی و لیستە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد و لە نزیکەوە کارنامە و پەیامی لیستەکەیان با وڵاتیان گەیاند. ئاواکەریمە ئەو وعدانەی کە ئەیدەن بە خەڵک لە جێگەی خۆیان جێبەجێ بکەن، چیان پێ ئەکرێت نەگەوە کە بڵێم فەرزگە بەسێ چی دەتوانیانە جوت بکەن بەو خەڵکە، ئەو خەڵکە چاوەڕێی دەستی خەڵکی باش بێئیشی هەیە. خەڵک ئەگەر بکرێت هەلی کار بڕەسێن بۆ خەڵکی ئەوانەی ئەوەی کە چاکە بۆ فەقیر هەژار ئەوە بکەن. سەرۆکی لیستی 194 کۆمەڵ و کاندیدەکانی لیستە پرتەقالەکە دەڵێن هەمیشە لە ناو خەڵک دەبن و لەلایەن هاوڵاتیانەوە بە گەرمی پێشوازیان لێ دەکرێت و خەڵک وەفای باڵوێست و کردارەکانی نوێنەرانی کۆمەڵەیە کە لە ڕابردوودا نواندویانە. ئێمە هەموو لە ناو خەڵکین و هەر لە ناو خەڵکیش بووین و لە ناو خەڵکیشەوە نوێنەرایەتیانمان کردووە لە پەرلەمان، لە حکوومەت، لە ئەنجومەنە خۆجێیەکان ڕووسورانە دێینە بەردەمیان و سوپاسی پێزانینیانەکەین. لە ڕاستیا خەڵکێکی زۆر بەوەفایە بەرامبەر بەوەی کە دەزانێت کێ لەگەڵی بۆ کێ پشتی تێکردووە و کێ نوێنەرایەتی ئەوی کردووە و کێش قوتی ئەوی بڕیوە. ئێمەش لەبەرەی خەڵک بووین و لە پشتیوانی خەڵک بەردەوام بووین، بۆیە خۆشبەختانە هەست پێەکەین کە بەدەمەوە هاتنی خەڵک لە ئاستی ئەو هەڵوێستانی کۆمەڵا بۆ لە ڕابردوو. ئەم جارەش داڵتراتەکانی پەرلەمانی کوردستانە کۆمەڵ چاوی زۆری لەسەر دەنگەکانی ئەم شارە خۆشەویستە و هەموو شارەکانە و هیوادارین خەڵک پشتگیریمانکەن بۆەوەی لە هەڵوێستەکانمان بەردەوام بین لەبەرەی دژی گەندەڵی و لە پێناو چاکسازیە خۆشگوزەرانیان بۆ خەڵکی کوردستان بمێنینەوە. بە پشتیوانی خۆچوینە پەرلەمان هەموو داواکارەکانیان بە تایبەتی جێبەجێ بکەین. من وەکو هەڵەبجەیەک پەیمانەیە من ئەگەر بچمە ئەو شوێنە خزمەتێ بە هاوڵاتیانەکانم بکەم و بە شارەکەم بکەم بە تایبەتی و مافدە ڕەواکانیان جێبەجێ بکەین. خۆشبەختانە خەڵکەکە جەماوەرەکە شایەتی چاکی بۆ کۆمەڵی ئیسلامی 194 کۆمەڵی ئیسلامیدا و پشتگیری خۆیان بەگشتی دەربڕی. کۆمەڵی ئیسلامی نوێنەرەکانی هەمیشە لە ناو خەڵک بوو و لە ناو خەڵکیش دەمێننەوە، بچنار پۆست و شوێنێکیش داکۆکیکاری مافەکانی خەڵک دەبن. هەر بۆیە کار و هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵ سلمێنەریەوەن. کۆمەڵ لە هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان متمانەی ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان و دەنگدەران بەدەست بێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.